بینەرانی کورسات نیوز سڵاوتان لەبێ کۆمەڵێک بابەتی سەرنجاکێشمان لە بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە بۆ ئامادەکردوون بینەری ئەم هەفتەی سەرنج بن. ئەچینە گوندێکی دهۆکی ڕەنگین و باس لە خێزانێکەکەین. ئەم خێزانە چەندین پارچەی دەگمەن و دانسقیان پاراستووە کە مێژوەکانیان بۆ زیاتر لە 100 ساڵە گەڕێتەوە. دیارە بەشێک لەم پارچانە لەلایەن خانەوادە و خێزانەکانەوە بۆیان ماوەتەوە و بەشێکی تریشیان بە دیاری بۆیان هاتووە. لەگەڵ هەموومانەشە کەسانێکی زۆر هەن کە لە هەرێمی کوردستان و لە جەرەوەی هەرێمی کوردستانیشەوە سەردانی ئەم خێزانە و ئەم خانووە و ئەم بابەتە دانسقە و دەگمەنانەشەکەن. هزراوی شنده بو مهات کو افتشته وکی نمبرن هچی تشته برزبی او مر او چو بجا ما کار خو کر ما گود دام هدی دیوات تشتا کوم کین چکی کلتور و کلپور گلک ناسنامت ملت آنن ما جی ویا ام وات تشتا کوم کینش اوش مرنه وانا رزگار کین دا ببینه که گویی بو جیل دهاتو جی مفاهی جی ببینن نبضانن کباب و کلا کار خوب چکریه و چه نکریه. دست خستنا باتشتا راستی اب زحمته و خدان کرنا و اب زحمت تره چکی اون افتشتی تو سایت ریسی کسکه که هید بجنه خیر اگر مروی چافدری که باش نبیتن او خیر کویت وی باتشتا پیشت کردن وجا مثلا هر فتره ده پاقش کین ده جهت و گورین و یا هید بجنه برنیت اوی برنیته ام باتش داورد که این هکه او برنیت نبیتو ام گلک صحیح سر نکه ده هماش نافچن نخونایره شیم بيجي منطقة دوسكي هامية أتشين بيجم هركي جندكي هكا كم هاد بيجي بارچك دو هرد بمجياتين منا جورهانه ام روج چوينا باروش کا سعدين مالكي بسردان قلتي بخدها ما اوج دياريه كا قلتي بلا اوج دف ما بيت قالك دياري بومتين حتى بوتي فا سر حلقه ام بينا وها سر حلقه ابا چارچبن او جنكا شهيده كي خوب مجبوتي في مالا مديد بو هات نسردان ما وك دياري بوما پیشکش کرد. أبي هذا سيكي دورنا حدادين همي كابنت برنا عمري وقت كان رجال كان بيجاون بس مزان هذا سيكي دورنا هذا ماله هذا بارا بتري دوارا بترين هذا قامچيا هاسپان هذا برنا قامچي خلاص بتراهم بيتاجو هذا قامچي هاسپان هذا دي نا پلگاس که میگید برسوپا برای نه
پالپیتینا مثلا پالاکی برای که داده سر کلینه و نیشون صابتینا اولی ورانو که قلیه بجنبی ورانو که قلیه برای قلی زمستان قرصی بیت صندان کابی کاشکی داری بینه شیام پی بینه داره ایلا بابا ورانو که قلیه گونه ورانو که پید ورانی ترا مصلحتی نداره و سوال قلی داپش نبود بله و شلوشه که می کردی و بره ما همی و بی شلوشه بی بره نه بیا پانتالون نه خاک بیدو محیط دادی نه که برم بس یعنی خود بیفهم که باید شلوشه بکنه یعنی فقیر و زنگین آقا دخرا شلوشه بره چون بازی نمی شلوشه که می کردی و گله که اگه بیشتر خالقی به معجب اشیاء و که کبونمونه ابد زوای کنه نبی رفعت رحمتی چه رحمتی رفعت بامرنی رفعت خلیل بامرنی سال هفته پنج نه زواتی نیالا اوه گوتی خویت کرنه و چون وقتی روزت خویدانا پازی باید بجا هر کی پازی خو جیکت گرد و خوید کرنه بی و هر کی جدا پازی خو خوید دا بجنه جه کی خوی ریس ده پازی بین خوی ریزه دا خویدین بجا اولویری پازی خو خوید دا اوه خوی بی اوه دیتر که جیت هین و کل پشمت دیار اوه تاد نب کارینان هکود بجن باب ما قال ما بخود برن نان خو هک کربات دا بربانه بو پشمرگی تاد نب کارینان اوه دیتر که چیت کرن جنکا بو جل که عیال خو تشته که مال کربات دا اوه دیتر تاد نب کارینان بو قرآن بو فقط چت کردن گیفت کردن و عود کردن هم بو جاناتی و هم بو کیف خوشی واجی بو قرآن و تشتت خود کردن تدا بو فقطیه خود همی گفت دا خزامه اوه ما جهک هباید جهکی برفر هباید بلکو نه شیام بجمتا نه که همه تنه ما کوچکا کردی لیچه کر باید اوه کوچکا کردی گلک تای دیجی جی چوبانه وگ داره که هر کی به بابش بش و نمونه‌وی ها صبا مثلا کردواریامه یا بابو کالا ام دا گلک تشتتو نیکینه وچ کو ما فکر و ما تشتتو سایت هین گلک ما کی وگا بو نمونه کندین کا جرا هکم گل عردا بشین کندین کا جرا هم هر کسک نزانی بس ام یادیتی و ام زانی بجا که ما جهک و صاحب ام دا گلک تشتتو کی کندین کا جرا تدا آفرینین ودا تشتمه برفره تلیت و حتی بلکه یعنی گلک ملت گلک کس هادوانه پیش سرسرمان ببانه گلو پلت ما کرده جیب کارتینا نەخۆشخانە و نۆرێنگەکان ئەو شوێنن کە هەمیشە مناڵان ترسیان لێ هەیە بەڵام دکتۆر محەممەد حەسەن لە شاری هەولێر ئەم بابەتەی زۆر جیاواز چارەسەر کردووە با پێزان بڵێم چۆن تاوی نۆرەنگەکەی کردوتە نەمامگەیەکی زۆر جوان چەندین جۆر نەمامی دەگمەنی لە نێو نۆرەنگەکەی دانا و چەندین جۆر باڵندەشی داناوە ئەم بابەتەشی بۆیە کردووە بۆ ئەوەی کە ترسی مناڵە نەخۆشەکان بڕن خێراتتان دەکەم بەڕاستی ئەو نۆڕنگەیە دەکرێت بڵم لە سەرتاسەری کوردستان و عێراق هاوشێوەمان نییە هیوادارم هاوشێوەمان زۆر بێت ئەوەی کە دڵخۆشکەرە ئەوەیە کە بەڕاستی کاتێک کەس نەخۆش دێت بە تایبەتی منداڵیان دایک و باوکیان هەز بە ئارامی دەکەن هەز بە خۆشی دەکەن منداڵ بە تایبەتی ترسی لە دڵدا نابێ هەز دەکات هاتۆتە شوێنێکە شوێنیشی شێوە گەشتیاریە یان شوێنێکە وەکو بۆ خۆشگوزەرانیە یان بۆ دانیشتن و کات بەسەر بردنێکی خۆشە ئەوە هەم بۆ من دڵخۆشیە
هەم بۆ دایک و باوکەکەش کە منداڵەکان بە شێوەیەکی ئارام و لەسەرخۆ و بە دڵفراوانی دێتە ژوورەوە بەبێ ترس و لە هەمان کاتیشدا دایک و باوکەکەش هەست بە ئارامی و ئاسوودەیی دەکەن بەڕاستی کاتێک کە تۆ دێ شوێنێک وەکو سروشتێکی ئاسایی تەواو لەناو بۆ نمونە لە ناو ماڵێکدایان لە ناو دیوارێکی وەکو ئێرەدا بەڕاستی جیاوازیی زۆر دەبینە سرد ئەو هەڕاستکە زۆر باش ئەوەشیان منداڵ بۆ نمونە هەست بە ئارامی بکات هەست بە ئاسوودەیی بکات ترسی لە دڵدا دروست نەبێت بۆ نمونە بە تایبەتی ئەو ترسێک کە ئێستا خەڵک بۆ منداڵان هێناوێتی بە پزیشک و بە دەرزی لێدان و بە ترساندنێکی زۆر منداڵ خەڵک بەڕاستی بۆ دەترسێنە کە دەڵە دەرزیت لێدا ئاو هەر لێ دەکات کە منداڵ دێتێرە و دەبینێ وانە ئەوە لەلایەنی تەندروستیەوە سوودی زۆری پێدەگات بەوەی کە بۆ نمونە هیچ نەبێ کاتێککە نەخۆشە بەرگری بەهێز دەکات هەست بە ئارامی دەکات ئەو ئارامیە ئەو دڵخۆشیە وا دەکات کە بەرگری منداڵەکە بەهێز بێت تەنانەت بۆ ئەو نەخۆشی کە هەیەی لەو کاتەشدا سوودی دەبێت بۆی کە زوو کۆتای بە نەخۆشیەکە بێت یان بەرگری بۆ جارێککە بەهێز بێت ئەو ڕاستی یارمەتیدەرێکی زۆر باشە کە منداڵ لە ڕووی تەندروستیەوە سوودی زۆر پێدەگات بەس خەویان باش بێ خەو سعات 9 دەبێ بنون باشە ئەڕەوە 9 شەو هەر جارێ دێمە ئێرە ئەو گوڵە سروشتیانە دەبینم نەخۆشی خۆم لەبیر دەکەم هەروە گوڵی سروشت شتانە هەیە نەخۆشەکەی خۆم لەبیر دەکەم جارەکەی دی ئاسنی کەم بوو جەلی ئاسندایە ڤیتامینی لەگەڵ یەک شەڕوی باڵامدایە ئەوجا ئێستا چەند جارێک کەسی بێگانە بۆ نمونە خێزانێکی ئەمریکی سەردانیان کردین ئەو کاتە منداڵەکان نەخۆش بوو ناوی کین بوو ئیدی زۆر پێیان شتێکی جیاواز و سەرنجڕاکێش بوو ئەوەش هاندەر بوو خەڵکی تر دەهات کە دەیبینی بەو شێوەیە بەڕاستی زیاتر یارمەتی داین و وای کرد کە ئێستا بیگەینە ئاسێکە ڕێژەکەی زۆر زیاتی کردەوە و ئەو بیرۆکەیە هەر بۆ ئەوش دەگەڕێتەوە من هەر لە سەرەتا پێش بووی کە بەڕاستی نۆرنگەدا بنێم حەزم لە سروشت و سەوزایی و تێکەڵبوون بە جوانی و جوانی سروشتە چەند جارێک داوام لێکراوە کە تابلو لەسەر دیوارەکان دروستکەین بە تایبەتی وێنەی منداڵ یان شتی تر بەس من نەکرد ناهێڵم تابلۆ تەنانەت ئەگەر گوڵێک سروشتی نەبێت بە هیچ شێوەیەک ناڵم دابدرێت ئێستا ئەو گوڵانێک کە لێرەیە هەمووی سروشتیە زۆر جار هەبووە کەس ویستوێتی کە گوڵێک بێنێ ئەو گوڵانێکە ناسروشتین یان نایلۆنن بە هیچ شێوەیەک نامێ بەڕاستی ئەوانە لە ژوورەوە دابنین و نەشم هێشتووە لەوەتەی کە دامان ناوە نەمێشتووە بە هیچ شێوەیە کە هیچ شتێکی ناسروشتی لێرە بوونی هەبێت ئەوجا ئێستا عیلاجی بۆ دەنووسمەوە تو فەحسەکانتان کردەوە فەحسەکانی ڤیتامین دی کەمە
بەردەوام دەبێت چاوت لەسەریان بێ بەڵام دوو سکرتێرم هەیە یەکێکیان بە تایبەتی زۆرمان دۆپیانەوە و بۆ خۆشی حەزی زۆر لێیە ینی یەک لەوانەیە لەو هۆکارە سەرشانێک کە ڕاستەخۆ ویستم بێت تێرەوە بوو کە گوتیان زۆر حەزی لێتی ئیدی خۆی زۆر خۆی ماندوو دەکات و هەوڵیان لەگەڵ دەدات بەردەوام چاودێریان دەکات گوڵی تازە دروست دەکات ئێمە بەڕاستی وەکو نەمام گەمالیاتەوە بەردەوام شتی تازە دێنێ گۆڕێ و گۆڕانکاری دروست دەکەین لە ڕووی ئاودان و خاوێنکردنەوە و گۆڕانکاری و بۆنونە گۆڕین و ئەو شتانە بەڕاستی چاودێریشی زۆر زۆری دەوێت بەتایبەتی لە کاتی گەرمادا سوار هاتن 8 ساڵ 6 مانگ و 15 ڕۆژە 8 دەی 2022 هاتن 123 دوورگەی نەورەسەکان یەکێک لە دوورگە تایبەت و دەگمەنەکانە کە چەندین نەورەسی جوان لەنێو ئەم دوورگەیە بوونیان هەیە. دوورگەکە ئەکەوێتە شاری کەرکووکی خۆشەویستەوە و پێشتریش ئەم نەورەسانە ژمارەیان 50 دانە بووە، بەڵام لەبەر کەشی ئارام و گونجاوی ناوچەکە بۆ زیادبوونی نەورەسەکان ئێستا ژمارەیان زیاتر لە 500 نەورەس. خۆمان خەڵکی ئێرەین ئەلیێرە پێشەوەی سەدەکە بێ قەلە دانەدانە قلەقلە هەبوو سەدەکە دروست و زیادیان کرد وردۆ دە خۆیان زیادیان کرد کەس دەستکاریان ناکە و ئێژمە خۆمان خەڵکی ئێرە نارین کەس بە دۆریان بچێ و ئینیکە ئێرە بخۆیان نیشتەجێ بوونە ساڵی یەکڕدیکەن ساڵی یەکڕدی سێ قلەکەن لێرایکەن لەدەم ئاوەکانە جێگاکەی فێنگ بێ ئەلیویکەن سیمایەکی زۆر جوانی هەیە سیمایەکی زۆر جوانی ئەلم باناوە ماڵی ئەوانە بێ حومان چاوانی بێ پارێزگایی لێ بکەین ئارەوەڵە زۆر جوانە دراوسێکی باش جوان لەوە باشتر ئێمە ناری کەس بە دەوریا بچێت چاودێریانەکەین نانی کەس دەسانی بدراوە سیمایەکی جوانە. من خۆم لە 2011 تقریبان لێرەم بەڵام ئەم نەورەسانە لە 2014 ئەمانە پیا بوون کە ئاوەکە دروست بوو ئاوەکە وردۆ زیادی کرد ئیتر ئەمان پیا بوون و جەزیرە ئەنجام حیوانە تەبیعەتی وە لە جەزیرەکانێک ئەمانەی وا بڵێن دوورگە بێ لەو دوورگانە هێلاناکە ئیتر لە 2014 ئەمانە پیا بوونە لێرانە کەس نایە بەسەریانەوە کەس نایە بخۆیان لەو دوورگانە هێلکەیان کرد و هێلانەیان کرد و بەچکەیان وردە بەناوها زیادیان کرد کە ئاوەکە بەرزەوە بوو جەزیرە نەما هەمووی تەپیدا سەر ئەم دوورگەی پشت دێمەوە لەم دوورگەیە گەلێ زۆر بوو پار ماشەڵڵا نیە ئاگال دێنەوە پاتە نایبان هێلانە بەس ئەم ساڵەکە لەبەرەوە دوورگەیت کە دەرچووە بەڵاوەیان پێکراوە خۆیان هەر بەڵاوەیان کردو هەر دوورگە و سا 15 هێلانەی تایە 5-6 هێلانەی تایتر ئەوە لێرەش هێلانەی مەجموعەیەش تایە بەس زیاتر سا لە دوورگەکان دیکە. ئەوەندی ئێمە لێرانە بین چاومان پێوێتی کەس نایە بڵێ کەس زەڕی بۆیان نییە حیوانی خۆشی حیوانی بێزەڕە لێرە بەس ماسی وردەکانەخوا ماسی وردە ئەوەندەوەنداخۆ ساڵێک یەک جارە دێ وەت بەچکانی گەوراکە ئیتر بەچکانی بە دوای خۆیەوە لەناو ئاوەکە زۆر جار ناو ئاوەکە بە دوایە زۆر جا کە بکوێتە باڵە فڕکەوە بە دوایە ڕۆیتر لەگەڵ یاڕۆ زۆربەی کات بە بەلەم بەتەنیشیان ناڕۆی مانجی پێنج بڵێن دەی پێنج کەونە هێلکەیتر لە مانگ 6 بەدەوا هەڵی دێنن عیسا لە جێژنە بەدەوا هێلانەکان زۆربەی هەڵی دێنێ بەچکان هەڵدێنن بڵێ هێلکان هەمووی هەڵدێنێ و لەم ناوە بەچکە پڕە بێ بەلای کەمەوە لە هێلانە دەرەچێ مانگونیش پێچێت تا تەواوکەوێتە باڵە فڕکەوە دەرەچێ ڕۆ دەبێت تا 15 حەوت مانگ حەوت ئەمانە بەچکانە هەر لەم ناو هەیە قلەقلەتیان هەیە ئەمرێ ئاپارەمان بینی ئەمردن لێ بەس نازام هۆکارەکەی چی بوو قلەقلە ئەمرد بەڵام لای ئێمە وانە بەلای کەمەوە 200-300 جووتی تایە 200-300 جووت بێ منەت یاد لەبەرەوە تا نەڕۆتە جەزیرەکان دیکە نازانی ئێرە دوورە ئایسا بڕۆ ئەو 3-4 دوورگەی دیکە هەیە لەوانە سەری دەرکردووە ئەوانە هەمووی هێلانی لەبانە سەرەتا هەر 20 قلێکە بۆ ئەمان بینی وردەوە خۆمان غەریب بوو یعنی کە سیرمانەکە زۆر غەریب بوو ئەمان بیدەوە تێرە غەریبە چیاتەوە وردەوە زیادیان کرد ساڵانە زیادەکە ئیتر ئەمە هاوین هەتا هاوین تەواوی ئەمە لێرێ دنیا سارد و بەجێڵێ ئەڕۆ خەڵک ناچێ بەلایەنەوە خەڵک ئەوەندە تێکەڵیان نابێت کە تێکەڵ خەڵک نەبوونە ترسێن تێکەڵیان نەبوو تا ئێستاکانە 3-4 کەڕە وەرە بە دەوریان دێ وردە دێرە بەردەست لەبەر ئەزانن ئەمینی
دەستکاریان ناکەی ئەوش جێتە تەکت بەخوا ڕاتونە بەڵای ئەمەش ئەوەندە ناچینە لایەن ناوەڵە قەت ناچینە لای لە دوورە سەیریانەکەین تاڵ لە ڕۆژهەڵاتی جوان و لە شاری سنەی ئازیزەوە ئەو شارەی کە چەندین پەیکەری کەڵا هونەرمەندانی تایە جانرا و نمایش کراوە ئەچینە شوێنی کارکردنی یەکێک لە پەیکەرسازە دیارەکانی کورد ئەویش مەهدی زیادینیە کە لە خانەوادەیەکی هونەری و خاوەنی چەندین پەیکەرە لە شوێنە دیارەکانی کوردستانە. ئەم هونەرمەندە زۆرینەی پەیکەرەکانی تایبەتن با کەسایەتی دیارەکانی کورد و هەروەها بە شەهیدەکانی کوردستان. ئەو لە مناڵیەوە حەزی لە کاری پەیکەرسازیە و کاریشی بۆ چەندین کەسایەتی دیاری کورد کردووە. دەستپێکی کاری ڕۆژێکی نوێیەتی. خۆی ئامادە دەکات تا دەست بە پەیکەرتاشین بکات. مەهدی دانیشتووی پارێزگای سنەی ڕۆژهەڵاتی کوردستانە. هەر لە منداڵیەوە کاری پەیکەرتاشی دەکات. بەڵام پەیکەرەکانی ئەو جیاوازن چونکە هەر پەیکەرێک کە دروستی کردووە پەیکەری کەسایەتیەکی کووردە. کارەکانم بریتین لە چەند کەسایەتیەک ئەوانەی تایستە کردومە وەکو نالی وەکو محەممەدی ماملێ سوارەی ئیلخانی زادە و کاکە عەتای نهایی خۆشەویست کە کاری ڕۆمان و چیرۆک نووسە ئەوانەی لێرە هەیە ئێستا. زیاتریشم کار کردووە کەسایەتی گەرتر کە هەمووی کوردن و ئێستش لە خانی خەسراوە لە خانووی بنەماڵەی ئەردەڵان بووە ئێرە لێرە خەریکم کارەکەم لە ئیدارەی میراس فەرهەنگیە. کارەکانم بەشێکیی بەیتەکانن بەیتەکان بەشێکی زۆرتر لە کات و ساتی من بەخۆی تەرخان کردووە لە ئەکو ئەم کارە کە بینن ئەمە بەیتی سەیدەوانە بەیتی مەموزین لێرە هەیە بەیتی گەنج خەلیل و برایمۆک و بەیتی خەج و سیامەند لێرە هەیە کە ئەیبینن. ماوەیەک لە مەجلەی سروە کارم کردووە لەو کاتەوە من لە منتەقەی ورمێ بووم و تەک خۆشەویستانی کە زیاتریان خەڵکی مکریان بوون و تەک بەیتەکان ئاشنا بووم. خۆشەویستیەکی زۆری لەسرم دانا و بە ئەرزش و جوانیەکانی زیاتر پێم برد. ئەو هەوڵەی تیا دروست کردوم کە ماوەیەکی زۆر لە تەمەنم لە جێگایەکە ئەو وەک هەستێکی کوردانە و نیشتیمانی دەیەوێت پەیکەری کەسایەتیە لە بیرنەکراوەکانی کورد دروست بکات و بیان فرۆشێت. لەگەڵیشیدا بەنەوەکانی داهاتوو لە ڕۆژهەڵاتی کوردستان بڵێت ئەم کەسایەتیانە مێژووی نەتەوەکەمانن. لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستان تەنیا شوێنێک کە پەیکەری کەسایەتیەکانی کورد و کوردستان دروست بکات ئەم شوێنەیە. پەیکەرەکانیش هەرێکیان پەیامێکی جیاوازی هەیە. هەڵبەت کاک مەهدی لەگەڵ براکەیە ئەم کاراکە و یەکێکن لەو کەسانشی کە خەڵاتی زێڕینی بلیان وەرگرتووە و خەڵاتی کە بۆ کەسانە دەدرێت کە خزمەت بە دۆزیگەلی کورد دەکەن. هەڵبەت ئەو پەیکەرانی کە لێرەشن هەریەکە و پەیامێکی جۆرا و جۆری هەیە. کاک بەدی ئەم پەیکەری کە لێرە دروست کردووە ئەمە پەیامەکەی چییە ناوڕۆکەکەی چی دەگەیەنێ؟ ئەمەشیەکێ لە بەیتەکانە بەیتی گەنج خەلیل. بەیتەکان گێڕانەوەی جۆرەجۆری هەیە لە زمانی هەر بەیت پێشێکەوە. زۆر جار
جیاوازی زۆر ئەبینی لەبینیانە ئەمە بە ڕەوایەتێکی کە من لەسەری کارم کردووە حالە دەورەی عوسمانیەکانە منتەقەی کوردکرد تورکیاڕوە داستانەکەی کە گەنج خەلیل تاک 3 ڕۆژ بووگە زەماوەنیان کردگە تاک هاوسەرەکەیە کە پاوشای عوسمانی کە زۆر حەزی کردووە سەرزەوینێک کەس بیگرێت چەند جار حمڵەی لێکات و ناتوانێت داگیریکە شتێکیان خەوەوینێ کە کەسێک بەناو گەنج خەلیل هاتووە و ئەو لەشکری سەرکردەی لەشکەکەی گردۆتە دەست و حمڵی کردووە ئەو سەرزەوینیە داگیر کردووە بۆ شاه ئەویش دەسوورە داد کە لە هەر کوێبێ ئەمەشێ پەیاکە 3 ڕۆژ بووگە زەماوەنیان کردگەتێن گەنج خەلیل ئەوەن و ئەبێتە ڕابەری ئەو لەشکرە و خەریکە ئیتر تەواو بێ شەڕەکە و ئەم پیرۆز بێت خەنجەر شەمشێرێکی لێ ئەدەن شیرێکی لێ ئەدەن کە خوێنێکی زۆری لێ ئەدێ بۆ ئەوەی لەشکرەکە ئەو ڕۆحیە خۆی لە دەستنات بەهێمنیت لە لەشکرەکە دێتە دەر و لەو قەرەباڵغیە دێتە دەر و ئاد لە بیاوان و پەناباتە کەوێڵێک لێنەوە لەو لاو لەشکرەکە ئەگەڕێتەوە هاوسەرەکەی ئەچێ بێناو ئەم لەشکرە هەراسان ئەگەڕێ بە شۆنیا هەرچی چاوە گێڕێ نایدۆزێتەوە و ئەو وەختە ئیتر ئەمیش هەر وەکو شێتی لێ دێت و ئاوە بیاوانە هەر ڕاست اتفاقی ئەچێتە سەر هەر ئەچێتە ئەو کەوێڵەی کە گەنج خەلیلی تایە کە ئەچێ تاریکە هیچ نابین نە ئەو ئەمە بینێ نە ئەم ئەو ئەبینێ هەر ئەزانن کەسێ دەو دێوە و سڵاوە کات و ئەچێ وردە قسەیان دەست پێەکەن گەنج خەلیل سەرگوزەشتەی خۆی ئەگەڕنێتەوە و ئەڵێ ئێستا کە من خەریکم ئەمرم ئەگەر دڵدارەکەم لێرە وایە سەرمی لەسەر ڕانیدا ئەناو بەیتی بۆ مەوت بۆ ئەوەی من هەر لەو حاو هەوا بم و هەست بەوە بکەم تۆ لەجیای هاوسەرەکەم بەیتم بۆ بڵێ ئەویش باوشی پیاکات و دەسەکاتە خوێندنی بەیتی گەنج خەلیل کە حتمما بیستوتانە و زۆر بەیتێکی بەسۆزە مامەهدی دەیەوێت تا کۆتاییەکانی تەمەنی کاری پەیکەرتاشی بکات و لەگەڵ براکەی لە سنەی ڕۆژهەڵاتی کوردستانەوە خزمەت بە کورد و کوردستان بکەن. مام مستەفا ژینگە پارێزێکی بەتەمەن و زۆر دڵسۆزە. ئەو بەیانیان زوو ئەچێتە سەر کارەکەی خۆی و لە خەمی ژینگەی کوردستانایە. لە ڕێگەی سەرنجیشەوە پەیامێکی بۆ هاونیشتیمانیان هەیە. لا حول ولا قوة إلا بالله. من هاو مصطفى صاحب عثمانة ژینگە پارێزم لە 2002 تا سەکانە ئەمە پیشەمە تقریبا 25 ساڵ خزمەتم هەیە لە 5 بانی لە 6 بانی دەرەچین هەتا 1.5 پاش نیوەڕۆ ئیتر ئیشمان بەس پاکردنەوەی ئەم جادانەیە ئەم جادانەش ڕێزمێ بۆ خەڵق یەکجۆر هین ناکات لە شارەوە دەبەپڕێات ینی حەز بەوە ناکات کە ئەم وڵاتە وڵاتی هەمومانە ئەم خاکە خاکی هەمومانە پارێزگایی لێ بکات پاک خاوین ڕاگرێ هەر کەسێ لە بەرخۆ هەڵەتە شت پڕێات داوا لە خەڵقەکەم داوا لە هەموو هاوڵاتەکەکەم کە ژینگەی وڵاتەکە و شارەکەمان پارێزن. وڵای تر ئەمە ئیشەکەمانە هیچ لە سەڵاتمان نییە.
أخويا وش يا أخي مناوي ها مرحبا لبه شلوني؟ حاله أحواله شيله درك لا يجي وقت بالبابا يعني ها شلون زمان اللي قبلني زمان ولا زمان ايه اي امره سلام عنها هذا ولا لقوا شكارك ماشي ولا يباشي هو معاشني اذا حد بقى انسانين ناقه حد قوماتي ناقه بموتنا ناقه خاش هم ما هل يشوفوا الدنيا او لسعر فرينخ دولة مشكوك هنا وانا دولة خلق قم دولة موس شو بيرك أنا قم بعد كذا خوان جاني حكيت على قبل السارك خوان جاني عاود دبي صادق شيء بكذا وكذا حاجة فرية إما راسي هم ولاتي بس كوتون ولاتي من ولاتي شيء دوا كوتو راسي حضرت با أول ناقة كم خاكة كذا جيجي بقرا قلبو مالو منالي بو خوي بو خاكة كي إذا ما شبه بهاني ساعة بين جالسين ساعات دوسية أم زادنا باكين وانا أو أي شيء كمان كذا إذا برابر حكومة كم ترخم برابر بجنك بارف وإذا بجنك بارف برازيل لهم ولاتان سامي خوي جوازه خزر خانة بلاش حموش شيء أكيد في مرام حكومة ذي ما احتمال ما بجنك بعرفنا بموظفنا أبي كان جواب حكومة أجا باوشك وداجك وفاي بولاقي خوينا بولاقي وفاي نية بدايك باوش أم حكومة ما وفاي نية باوشي براسي بفرمانبر بوجنك بعرف يا الله خويا أنا والله هر إنسان هر شيء شكل بمدانه بيجا من أهم شيء كي كم بو حكومة دينار من إيش خبر واسين سشان يخبر كمن رزق الروزي من أسر أم إيش هو دارم خلق إيش كان يخيب مضبوطي كمن كل من إيش كان خوش هذا بروي مع شكل أسر أم إيش برام حكومة إيش كم ترخم هذا إيش كبار ده بري معاش نايا أبيها معاش هموش كذا قداش كبار دوانا قدوا هذا بري إما كمان زوج جران لشش بان بس بان درس انتهى كودوم وبشانادي شو يشكي خما كان ده بري من كذا زوج بمناك خما مش خما رجال دوا وكان شو مشاهده بيشكي بمدانه بكم داول حركة كم هاي إنسان كم كأي شكل بمدانه بيك هر شكل كي بمدانه بيك بتنبلي وبتوازلي ميكا هو دارم جراري أقساني من بن أما بلو زهني مالك يخدو بوتي لكن على يقول أفري نخوشك بو إيمه نانا ودتك الله خولك هم كان أنا خولك هو هذا اللي هو ناقل احنا امام سواده بتوبه اول شيء خوش قال حكم ندرس كذا نبض ليه أنا هالشيء بدرس يفعل كمان بيكره أو خوش قاش ما هذا واحد إذا جاري واحد السيارة والناس يلحق براسي يستبقونا قبل أنا مثلا هذا يشتكى في واش كده يا ما تبين زوز براسي بيتعقد جان قدون إذا جاري واش ولا إنسان يبرد الشتاء والسد حتى أنا بريتواني نروى إذا أوايش كمان أواي كذا والله خوش إنسان يشقى أقل غزة معاك رفيقي شاقع بي بلاديني باشا بي خوشي شتاء نا خوشي شتاء إما ساقنا جاري وايا كمال بلادين بيقو جاتك مخشي خوش
قالت صعبة وشتو نزل لي خوش بوتلي جارينوا جاري واش انا راح دبينا علاقه كانه هلاقه بين سيشتكا اجل اما اي شباب خوشيتها ونا خوشيتها مهم اذا قناعتي هي بالصبر تحمل هي بالقلب يشكا رد يشكا بقري لو بلا بركه بقري رد خود اقري رد من ناقري رد خود بقري رد خود اقري من ناقري انت رفيقي شاكي والله ما بلادري باش معناه قوانا دوسي شاك معناه هموش شاك خرابي جا براتي تري خوشيش يا ولا خوشيش يا هموش تجي يا ام دساني رابو لبوك يعني شو انا كنت كاga امشي لا باوا بابري ابي بين خالصين انا ما خوش جيراو باش رايك ما باش كاga وراسين تقريبا لازم نفر بخاخنا لازم خاخنا قال شركني اما الباك ما نقولوا بلا ما نقولوا لا فاستور بينا شو انا وقال تلفون بقول دري بكاك والله بخاخنا ده ناس ادا قردلها مالي ابي اخوه يسقوا لي لكل ما كده ويشكل لكل ما كده انا والله خاخنا سوي مش ولا شيء لا فاهم وش كمان كان خوش شيء ذاك ولا مش بلا خوشينا بخوشينا سمي ما يساو كاتي تو دام اللي يشغل ذاك بس برزانه بك كان واقف بك بركات عززنا بلد مخوانا قرب صار الدائره مخوا تاسع مسؤولية الاستبرار جشام ملقا أو شغالته سوي شيء خم بيانا كردوه برز هو كردوه ولا برز من أركو ناني من أسر أمه إمش براسي هم بخادم بخم كريتشيم بخم معيش تصحى زاري أو برز تقريبا دي معيش إنت أداول الحكومة ده مكان إيش كمان دوانا خاو ناس كمان دوانا خاو إيش يبون خلق كذا براسيم خلقها وناجي خلق بسورة بازار وباشي يلي خلوا دوي بس الأقرأ نبازار نكسر بدي نيجا من جد بيش الله يقولها بالبعض بعد نومي إيه قا حكم عاشق ما له خوي ناكم الدولة لا خوي قوري جات ما بوي شكا ما بو كان سانكاو إتبا ودو دي شكا ما قلت لكم باكن دوي شكا ما يا الله من أيتو خواه براي باقما أو صدق والله كيا ها خو مكان شو أفرعه أنا كانت هذا السعودية هم يا كده على لا فرينيا بنا راحت يوم بو ما عزبه طبعا ما خلقيه ما رزمي بجرابتن خدنات السريال كب شيء كاد خلق لي راجي بكاكا تو خوانا كي خوي زهري مالك كي خوي بكاسات لك هو لسعرك فريميا بام حلبوا من يكاكا حبوا كذا حبوا توشي سرطان بو حبوا توشي شكرا بو حبوا توشي نخوشي بو بو جينجو جينجي باك معنا خمان بيبارزين ويار متيك تلبي أمسلوا شيء جوانا سيني استولاتك وين جوانا والله ما عجلة بونغوتين بونغلاتيما أو رد احترامينية سەرنجی ئەم هەفتەیەمان پێشکەشکردن سوپاس بۆ پەیامنێرانمان کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.